ئەمڕۆ لە یادی ڕاپەڕین مەزنەکەی گەلی کوردستان لە 5/3/1991 فامسکول هەڵسا بە سازکردنی پێشانگایەکی دەسڕنجینی بۆ فێرخوازان بۆ قوتابیەکانی فامسکول. ئێمەش وەکو دایکان و باوکان هاتین بەشدار بووین لەم پێشانگا جوانە. بەڕاستی قوتابیەکان هەستێکی جوانیان هەیە، دەسڕنگینیان پێوە دیارە، کۆمەڵشتی جوان و نەخشینیان دروست کردووە کە بە دیاری پێشکەش بە دایک و باوکانیان کردووە. ئێمە سپاسیان دەکەین، دەستخۆشیان لێ دەکەین و جێگەی خۆەتی سپاسی بەڕێوەبەر و مامۆستایانی فامسکول بکەین کە نمونەی قوتابخانەیەکی پێشکەوتووی پەروەردەیین. ئومێدی سەرکەوتنیان بۆ دەخوازین، ئومێد دەکەین لە ساڵانی داهاتوو پێشانگای جوانتر، دەسڕنگینی جوانتر بە قوتابیەکانەوە دیاربێتی سەرکەوتوو بن. ئەمڕۆ بە بۆنەی یادی ڕاپەڕینە مەزنەکەی کوردستان ڕۆژی 5/3/1991 لە قوتابخانەی فامسکۆل لە ڕانیا دەستکرا بە پێشەنگایەکی کاری دەستی شێوەکاری قوتابیان و خوێندکارانی ئەو قوتابخانەیە. ئێمەش وەکو کەسوکاری خوێندکاران بۆ دیدنی ئەو پێشەنگا و کارە دەستیانەی خوێندکاران سەردانی ئەو قوتابخانەیەمان کرد بە مەبەستی دیدنیان لە کارەکانی قوتابیان و خوێندکارەکانی ئەو قوتابخانەیە دەرکەوتووە کە کاری زۆر باش کراوە. ئێمە بە ناوی کەسوکاری قوتابیانەوە دەستخۆشیان لێ دەکەین، زۆر سوپاسیان دەکەین کە توانیویانە پەرە بە توانە و بەهرەی خوێندکارەکان بدەن. لەو ڕێگەیەوە هەوڵیان داوە زۆرترین کاری دەستی شێوەکاریان بێ ئەنجام بدەن. ئەوە سەرباری ئەوەی ئەو قوتابخانەیە لە ڕووی منهەجەوە لە ڕووی خوێندنەوە توانیوێتی گەشت لایانی زانستی لە شاری ڕانێ گەشە پێ بدە. The freedom you have right now comes from the bravery of people in Rania. We are celebrating the greatest day of our country. Today, 28 years ago, Rania gave sacrifices to obtain freedom. Thank you, Rania, for the freedom. ئەمڕۆ لە یادی ڕاپەڕین من وەکو مامۆستای هونەر بە هاوکاری مامۆستایانی تر هەستاین بە ئامادەکردن و پێشکەشکردنی پێشەنگایەکی هونەری بۆ فێرخوازان. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ توانیمان چەند کارێکی جوانی فێرخوازان کۆ بکەینەوە دواتر بیبەخشن بە خێزانەکان. We as Famschool very proud and happy to celebrate the magnificent uprising of Kurdish nation which began here in Rania on March 5th, 1991.
ئەمڕۆ لە ڕۆژێکی مێژوویدا هەستان بەکردنەوەی پێشەنگایەکی شێوەکاری و کاری دەستی. ئامانجمان لەم پێشەنگایەوە بوو کە ئێمە ڕۆحی بەخشین لە دوور منداڵەکاندا بچێنین بۆ کاردستێکە کردیانە پێشکەشی خێزانەکانیان بکەن و ئەو کەسێکە خۆشیان دەوێت و بۆی ئێمە بیسەلمێنین کە بەخشین لە فام